لە سێبەری باوەڕدا بەشی دووەم. نووسینی محەممەد فەتحوڵڵا گولەن. دال هەواڵدانەکانی پێغەمبەرمان دەربارەی ڕووداوەکانی داهاتوو بەڵگەن لەسەر پێغەمبەریەتەکەی. 1. ئەگەر مرۆڤ بیەوێت لەو ڕووداوانەی کە ئێستا لە ناویاندا دەژی نەخوازەڵا ڕووداوەکانی داهاتوو بەگشت لایەنەکانیەوە ورد بێتەوە و شیان بکاتەوە، بێگومان کارێکی ئاسانی لە پێش نییە. کاتێک سەبارەت بەو کاتەی ئێستا لە ناویدا دەژین ڕاستی ئەمە بێت، چه سیاسەتوان و کۆمەڵناس و بلیمەتێک دەتوانێت گوتەی یەکلایی کەرەوە دەربارەی 50 تا 100 ساڵی داهاتوو بڵێت. لەم ڕووەوە ئەو شتەی لەژێر ڕۆشنایی دەستوری هۆکار، ئەنجام و هەندێک یاسای مێژوویی و ئەزمموی بەدەستهاتوودا لە دەستی مرۆڤ دێت، تەنها و تەنها پێشبینی کردنە. 2. بەدەستەواژەی قورئان جگە لە خوا کەسی تر غەیب نازانێت، بەڵام خوای گەورە پێغەمبەران و نێراوان و هەندێک کەس لەوانەی کە خوای گەورە لوتفی تایبەتیان لەگەڵ دەنوێنێت لە هەندێک لایانی غەیب ئاگادار دەکاتەوە. بەڵێ، وتنی بڕیاری یەکلایی کەرەوە لەسەر ڕووداوەکانی داهاتوو کارێکە تەنها تایبەتە بە خوای گەورە، بەڵام ئەگەر کەسێک لە هەمان بواردا زۆر بە دڵنیاییەوە بدوێت و قسەکانیشی وەک خۆیان دەربچن، مانای وایە پێغەمبەرە و خوای گەورە فێری کردووە. نمونەی ئەم بابەتە لە قورئان و فەرمودەکانی پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم زۆر و زەبەندەن، بەڵام ئێمە تەنها ئاماژە بە چەندانەیەکیان دەکەین و ئەوانی دی حەواڵەی بە دواداچوونی خوێنەر دەکەین. ئەلف ئایەتەکانی 1 تا 5 سوورەتی ئەلڕوم هەواڵی ژێرکەوتنی ڕۆمەکان و سەرکەوتنیان دوای 9 ساڵ و دڵخۆشبوونی ئیمانداران بەم سەرکەوتنە ڕادەگەیەنێت. لێرەدا چەند خاڵێکن کە مایەی تێبینین. 1. ڕاستەوخۆ دوای ژێرکەوتنێکی قۆڕس هەواڵی سەرکەوتنی ڕۆمەکان دەدرێت لە کاتێکدا کە هەلومەرجەکان بە هیچ جۆرێک گونجاو و لەبار نین. 2. ئەگەر ئەم هەواڵدانە ڕاست دەرنەچێت و نەیپێچێت، دەرەنجامەکان پێچەوانەی مەبەستەکە دەهێننەدی. 3. ئاشکرایە نەبردنەسەری بەڵێن و پەیمان لە کاتی ئێستادا مرۆڤ دووچاری چ جۆرە حاڵەتێک دەکات. ئەدی گرنگی هەواڵدان لەبارەی بابەتێکی داهاتووە و تەنانەت دیاریکردنی کاتەکەیشی لە کاتێکدا کە هەوڵی چەسپاندنی داوای پێغەمبەرایەتی دەدرا دەبێت چەند گەورە بێت. 4. هەواڵدان دەربارەی دڵخۆشبوونی ئیمانداران لە بنەڕەتدا زیاتر ئاماژەیە بە سەرکەوتنی بەدر. جەنگی بەدر لە 2ەم ساڵی کۆچیدا ڕوویدا. 7 ساڵ پێش هیجرەت حاڵی ئیمانداران بە جۆرێک نەبوو کە تێیدا مژدەی سەرکەوتن لە داهاتوێکی نزیکدا بدرێت. بەڵێ، کاتێک گوڵەکان دەکرێنەوە مژدەی هاتنی بەهار ئاسانە، بەڵام هەواڵدانی هاتنی بەهار لە ناوەڕاستی زستاندا و لە ژێر بەفر و سەهۆڵەوە کارێکە پێویستی بە وریایی و دڵنیایی تەواوەتی هەیە. بە ڕاستەوخۆ دوای ڕێکەوتن نامەی حودەیبیە کە بەڕواڵەت زۆربەی مەرجەکانی لە دژی موسڵمانان بوو، بە جۆرێک هەندێک لە موسڵمانان لە سەرەتا وەڕەخنەیان لێگرت و بە دڵنیان نەبوو. سوورەتی ئەلفەتەح دابەزی و تێیدا مژدەی ڕزگارکردنی شاری مەککەیدا. ئەمەش نیشانی دەدات کە ئەو زاتە لە ژێر چاودێری خوای گەورەدایە. ئەم سوورەتەی لە کاتێکدا دابەزی کە هەلومەرجەکان بە هیچ جۆرێک لە قازانجی موسڵمانان نەبوو، ڕوون و ئاشکرا ڕای دەگەیەنێت کە موسڵمانان بە ئاشتی دەچنە نێو مزگەوتی حرامەوە و ئیسلامیش بەسەر هەموو ئاینەکانی دیکەدا سەردەکەوێت. لە کاتێکدا ئەو زاتە شمشێری بەرامبەر هەڵگیرا بوو، سوپا و لەشکری دەنێرایە سەر و هەموو ساتێک مەرگ بە جۆرێک یەخەی دەگرت. وەڵڵاهی یەعسیموکە مینە الناس ڕای دەگەیەنێت کە ژیانی لەژێر چاودێری و پاراستندایە. هەروەها ئەو زاتەی کاتێک موشریکەکان بە مەبەستی کوشتن شوێنی کەوتبوون و هەتا بەرپێی نزیک ببوونەوە، کەچی ئەو لە ئەشکەوتەکەدا بە هاوڵەکەی خۆی وت: لا تەحزەن ئین الله معنا، خەم مەخۆ، خوای گەورە لەگەڵمانە. هەروەها کاتێک دوژمنە خوێنخۆرەکانی پێشبڕچیان بۆ خنکاندنی دەکرد، دڵی کچەکەی دەدایەوە و دەیفەرموو: دڵتەنگ مەبە کچم، خوای گەورە باوکت بەزایە نادات. بەڵێ، زاتێکی لەم جۆرە جگە لە پێغەمبەر دەبێت چی بێت؟ تا ئەو زاتەی ڕایگەیاند ئەو فیرعەونەی کە 2500 ساڵ پێش خۆی لە میسر ژیاوە
لاشەکەی بۆ ئەوەی ببێت بە پەندی زەمانە لە دەریا دەردەهێنرێت و دەپارێزرێت تەنها دەبێت پێغەمبەر بێت. ئەم هەواڵدانەی کە لە تەوراتیشدا نەهاتووە ساڵی 1970 کاتێک گۆڕستانی پادشایان دۆزرایەوە وەک خۆی هاتە دی و بینرا کە دوای چەندەها سەدە تەرمی فیرعەون چەشنی تابلۆیەکی پەند ئامێز وەک خۆی ماوەتەوە و لە ئێستادا لە مۆزەخانەیەکی وڵاتی بەریتانیا نمایش دەکرێت.